ئەورانەوە کاتتان باش بە هیوام هەمووتان شانستان و شانسی ئەمینەکە کە باوە بێت ئێستا بۆتان بازەکەم بۆ ژنێکی کورد کە حکمی سوید دەکات بەبێ ئەوی لە پلە پۆستی باڵا بێ وایە یان وەک میدیاگانی سوید باز دەکەن ئەو پەرلەمانتارەی کە بە دوگمەکەی ئەتوانی یاریەکانی سوید کۆتایی پێبێنێت یان ئایا سوید خۆی لە نێوان ئەردۆغان و ئەمینەکە کە باوە کامی هەڵدەبشێت بڕاکە ئەوە ماشێتی بڕۆن سیرکەن ئەو دوو ڕۆژە سێ ڕۆژەی هەرە ڕۆژنامە بەناوبانگ و تێڤەکانی سویدە وەکو تێڤێ فیراک SVT مەسەلەن ئافتۆنبڵادێ ئەکسپرێسن داگەزنی هێتەر ئیلای ئاخیری لۆ ئەوە چۆن دروست بووە لە سوید 349 پەرلەمانتار هەیە لەو 349 دەبی بەردەوام ئەوە بی بۆ خۆتزان نیوەی زیاتر دەنگ بدات بەرەی ئۆپۆزیسیۆن کە لە 4 پارت پێکاتینە لەیەک نزیکن لەیەک نزیکن بەڵام لە یەک بەرە نینە یانی ئەوە بی مۆدێراتە سڤاریە دیموکرات کە ڕاست یان دژە بێگانەکان و پارتی ژینگە و ببورن پارتی کریستین دیموکرات و لیبرالەکانش بۆ دوچوونە پاڵیان بەداخەوە بەرەکەی ترکە حکومت هاانیان لەگە حکومت نزیکن سوسیال دیموکرات لە حکومت بەڵام ئەوان بە پرۆژە و شتەکانی خۆیان لەگە حکومت تەنسیقیان هەیە مەشاریع مەسەن لە شتێل یان لە حکومت نزیکن چەپەکانن سەرتەر پارتیە پارتی چەپی سویدە پارتی ژینگەیە بەڵام هەردوو بەرە لەژێر پتەکەی دوگمەکەی ئەمینەکە کە باوە لەژێر ڕەحمی ویدانە چۆن ینی بەرەی ئۆپۆزیسیۆن 174 دەنگی هەیە هەموو کۆبتەوە 174 دەنگە پێویستی بە 175 ئەو دەنگەش چێ ئەمینەکە کە باوە بۆیە بەرەکەی تری دەسەڵات بچن نەچن بەرەکەی ئۆپۆزیسیۆنیش هەموو خربنەوە ئەمینە بڕیادەری کۆتایی سویدە لە حکومەت پەرلەمان هەر لەبەر هەندێک ئەمینە ئەو مێژوە جوانەی بەرکەوت کە توانی سەرۆکوەزیرانی سوید ئەو دابنێت کە بۆ یەکەم جار ژنێکی کورد ماگدەلینا ئەندێرشۆن بوو و ئێستاش وتەعەن ئەوە بە مەرج کردیت من ئاگادارم و لە خەت لەگەڵ ئێمە بووە یانە پرسی پێکردینە ئەو داخوازیانی هەی بووە داخوازی ڕەوا و داخوازی ئازادکردنی سولعادینی نفتاش بۆ لە حکومەتی سوید بۆ زانیاریتان بەخۆشی ئەو ڕۆدان کەی بڵاو دەکەمەوە کە لە بۆی نردیمە و پرسیارم لێکردی و جوابی دایتەوە نابی هیچ کە هێزی سیاسەکانی کورد بە تیرۆریزم ناسێندرێ و دەبی دائم بکرێن و دەبێت هیچ کە چەک نەفرۆشتە تورکیا و چەند لەو خاڵانەیە کە باسی کردی سوسیال دیموکراتەکان خەریکە بەهۆی دۆی دەستنە ناو ناتۆ بە پێچوانەوە نەک جێبەجێ ناکەن دژیش دەوەستنەوە بۆیە ئەمینە ئێستا زۆر توندە لە سەریان و لەو ڕۆژانە پارتی سڤاریە دیموکرات پرۆژەیەکی داوەتە پەرلەمانی سوید کە متمانە لە وەزیری ناوەخۆ و وەزیری دادی سوید مۆرگان یۆهانسۆن وەربژیرێتەوە چێش بڕیار دەدا لەسەر ئەوەی هەردوو حەزب هەرچ مەشروعێک تەقدیم بکەن ئەگەر ئەمینە نەرێ با نەی ببورن یا ئێلە نەی ئێتر ناخوات بۆیە ئەمینە ئێستا بڕیاریدای ئەو جارەی زەدیان دەنگدا و کۆمەڵێک مەشروعی تەقدیم سەر لە نێوکردینەکە ئەو خاڵانەیە ئێوە نەک جێبەجێتان نەکردیەوە پێچەوانەوە دژی کورت ڕاوەستاینە و کێشەی زۆر لۆ دروست بووە بۆ زانیاری ئێستا لە هەردوو بەران بووە هەم بەرەی ڕاستەکان خۆشیان ناوێت لەبەر ئەوەی لە هیچ پرۆژەیەک ئەمینە بۆ خۆی لەگە بەرەی حکومەت زیاتر نزیکە لە چەپەکان و ئێستاکەش یعنی هەر تا ئەوڕۆ لێدوانیان لێوەرگرتیە دوێنێ لێدوانیان لەگرتێت لە کەناڵیەکی سویدی دەڵێ کوردیان سویدی دەرێ هەردووکم ئەوە لای هەندێک لە سویدەکان بوویتە جێگای ڕەخنەیەکی زۆر دەرن چۆن پەرلەمانتارێکی سویدی وا گفتوگۆ دەکاتن نیکۆلی نەکلێ نەکردی ئەڵێ من هەردوو نیشتیمان ئیمنا لای سویدەکان هەندێک مەقبول نییە ئەو شتەیە و سوسیال دیموکرات حملە و زەختی دەسە دەکەن و دوێنێ بە میڕاگەن تا 2 شەو لە پەرلەمان مایتەوە
مەرجەکانی خۆی فەرز کردیتەوە نەی مەرجی ئەوە نەکەن من دەنگتان پێ نادەم و حکوومەت دەڕۆخێ سێشەممە حکوومەتی سوید سێشەممە دەدرێتە دەنگدا مۆرگان یۆهانسۆن ئەوەیە دەبێت بەڵام ڕئیس وزەرای سویس ماگدەلێنە ئاندێرشۆن دەڵێ ئەگەر ئەوە دەست بچێشتەوە وەزیری ناوخۆ وەزیری دادا متمانە لێوەگرن ئەمەش حکوومەت هەڵەوەشینەوە حکوومەتی سوید ئەوە دەبی هەتا سێ مانچکە انتخابات دەبێت چێژ بڕیاری ئەوی دەدا ئەمینە کاکە باڵەیە ئەوە شانسەرچی گەورەی مێژووی بەڵام بەداخەوە یعنی تەسەوەر کە ئەمینە بە خۆتان ئەو دەنگکەی جێتان لێ دەبێت واشنگتن پۆست ئیندیپێندنت ڕۆیتەر هەموو دەرێت لە یابانە بۆ شەرقی ئەوسەد خەریکی دیدارمەنە بەرەوەی ڕەبتەکار مەسەلە سوید نییە ڕەبتە بە ناتۆش ئەگەر سوید مەتاڵیبەکانی تورکیا جێبەجێ نەکە نابتە ئەندامی ناتۆ ینی هاوچۆشەکان هە سوید نییە ناتۆشە هەموو دنیاشە یعنی کە ئەمریکا دامی سوید دەکەلەوەی بتە ئەندامی ناتۆ بە نمونە بۆیە ئەگەر مەتاڵیبی تورکیا جێبەجێ نەکرد تورکیا لەولا هەیە ئەگەر جێبەجێش دەکات ئەو ئەمینەکە کە باوە قڕقڕتۆچی گرتیە بۆیە ئەمینە دەڵێ بە پێی ئەو تا دوایین ئەوە دەڵێ سێشەم حکوومەت ئەگەری ڕوخانی هەیە لەبەر ئەوی ئەمینە دەنگەیەکلا دەکات تۆوەرە لەو هاوچێشە گرنگە و کێشەی کورد کە تەناو ئەوەیە ئەو ژنە بە تاقتەنەیە یەک میدیای کوردی یەک حزبی کوردی هاریکاری ناکە من بۆیە دوو ڕۆژە ئەو هەموو پۆست شتەیە سەدەکەم چ شەرمەزاری و چ ئاسنزمێکە هەتا ڕەوەندی کورد هاوڕێیان ئەو ڕەوەندی کوردی وەرە بزان نەو ڕووداوە سیاسی کە ناتۆ کە تورکیا ئەو زەختە گەورەی کردی هیچ کاردانەوە نەبووە بڕوا بکە من ئەو جارەی چم و جۆڵ نام کرد لەگا ئەو برادەر شتانی خۆمان یەک کەس نایکە 140 ڕێکخراوی کوردی هەیە 30 حزبی کوردی هەیە بەنمونە 20 حزبی کوردی لێرە هەیە ئەو هەموو خۆ بە مسەقەفە جوڵەیەکیان نەکرد لە بەرامبەر حکوومەتی سوید بێزاریش بوونیانی هەموو شتەر ئێمە ئەو گروپ و ئەو هاوڕێیانە کورە زۆر شەرمە لەو شەڕە گەورە و سەختەی کە لە سویدە لەسەر کێشەی کورد و لەو هاوچێشەی پشتگیری ئەمینە کاکە باوە ناکرێت جموجۆڵی ڕەوەندی کوردی بەستەڵەکە نازانم ئەو خەڵکە تا کەنجینێ هەست بە خۆی ناکە کە دەتوانێت ڕۆڵ ببینێ بۆ ژنێکیشی ئەمینە بە فەرد ئەو ڕۆڵە دەتوانێت ببینێ ڕەنگ برێمە شانسی هەیە بەڵام خۆ ئەمینە بە ڕۆژێک نەگەیشتا و شانسی لۆ ئێمە سەدان ڕووداوی سیاسی بەبێ ئەمینە یان لەگەڵ ئەمینە کاکە باوە کا من لە 2006ەوە هاوڕێم بووە ئەندامی چاک بووە لەگەڵمان بۆ لە عەبدەش و بعد لە هەموو شتەکان لەگەڵمانە لەبەری فکری لە فکری ئێمە نزیکە سەدان ڕووداومان ئەو سویدەی دروست کردیە هەزاران دەیان سەدان خۆ پیشاندان بۆ یانی ڕەوەندی کوردی ڕۆژێک جۆڵ ناکە لە دەرەوەی ئەو ئەوانە جگە لە پەکەکە یەک هێزی ترجمە جۆڵی دێرە نییە ڕاست نییە و جگە لە ڕەوەندی کوردیش ئەو هەموو مسەقەف و ئەدیب و هونەرمەند و ئەوەی هەیە وەرە دی دەبینێت جمە جۆڵەکەیە 150 ڕێکخراوی کوردی زیاتر هەیە کە بەشی هەرێ زۆریان کۆمەکەی زۆر وەردەگرن جمجۆڵیان نییە لەو هەموو ڕووداوە سیاسی شەرمەزاریە شەرمەزاری هاڕام بۆیە دێمە پشت ئەو مۆزوعانە ڕاگەاندنەوە لە بۆ هاریکاری هاوڕێی خۆشەویست ئەمینە دەکەم ئەو ژنە پێویستی بە یارمەتیە ئەو ژنە پێویستی بەوەیە هەمومان پژی بکەنەوە دەستخۆشی لێ بکەین نوێنەری کورد من ئەڵێم ئەو نەبووە بە هیچ هێزەشکە نەیدەتوانی ئەو هەتا حکوم بە سوید و بە میدیای سویدکە بۆ بەردەوام بۆ زانینتان بەردەوام 5 لە بۆ 7 پەرلەمانتاری کوردەیە و یەکە چشمان هەیە لە پەرلەمانتاری ئەوروپا کە چاریان لەوانە سۆسیال دیموکراتن چێ جێی لە دەنجیان بووە چێ ڕۆژێک لە ڕۆژان جێی لەو دەنگانەی لە 2000 چەندەوە وەڵی لە 2008ەوە من کۆ پێشترش خوشتی کورد و باکسی نالین باکسی لە پەرلەمانتار بووە یعنی هەر لە نوهەتەکانەوە لەوێندر کورد هەیە بەڵام چێ ڕۆژێک ڕۆژە جمجۆڵی ژنەکی کوردی دیتیە جگە لە ئەمینە بۆ ماوەیە کاک جەبار ئەمینیش مۆقفی باش بوو حزورەشی دەبوو لەسەر ئەو شتانە بۆیە وەرنە پشت ئەو شتانە هاریکار بن حزوری خۆتان بنووسن ئەمە تا ئێستا تێکەڵنەوە بەس لە مەودە دەبینن ئەگەر پێویستکە بزان چۆن خۆ پیشاندان دەکەن چۆن فشار لەسەر حکوومەتی سویدیش دەکەین سیقەتان بەخۆ بێ ڕەوەندی کوردیش ڕەوەندەکە ناکرێت کوردە بەرامبەر تورکیا بێدەنگ بێتن کە
33 داوای 33 کەس دەکاتن کە زۆربەی هەواڵانی خەندیل و ئەمینە کاکەباو یەک لەو دەنگانەی بۆ زانیارێت بەڵام ناتوانانی جێبەجێ بکە لە بەرەوەی قانونی سوید ڕێنادە نەک ئەمینەی کە پەرلەمانتارە هیچ کەسە کە جەوازی هەبێت پەنای لە حکوومەتی سوید بردبێ ئەوەبی تەسلیم ناکرێتەوە ئیقامەشی هەبێ تەسلیم ناکرێتەوە ئەو قانون لە سوید ناتوانێت ئەوە بکە یان مزایقەی هەندێک حزبیان ئەو دەسەکی پێ بفرۆشتەوە بە هەر حاڵ سێشەممە یەکلا دەبێتەوە ئایا حکوومەتی سوید دەڕوخێ یان درێژە پێدا ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو شەڕەی لە نێوان ئەمینە کاکەباو مەتاڵبی ئەمینە و مەتاڵبی تورکیادا هەیە کاتێکی خۆش